أول هيك زال 50 صالة هذا أمر تصابه يعني خو كده زور فرع كده مسألة كورتي وشون صار صدق كده في ناس يجي بحث أول شهر صار مصاريات نسيتي تبي شيء زور درسته 5000 ئەو ژمارە سێتی ئەو ژمارە سێتی ئەو ژمارە دوویەتی ئەو ژمارە دوویەتی ئەوەی ژمارە دکتۆرە چینە ناوچوون هەمووی دوو دەورە سێ دەورەمانەیە من موافق میراودەری ئیشی ئەرشیف و دوکمنتکردن دەکەم بابەتی ئەرشیف و بابەتی کتێب و کتێبخانە و ئەرشیفکردن لە بابەتێکی گرنگ و هەستیارە لەن بەتابەتی بۆ ئێمەی کورد زۆر گرنگە بە حکومەوەی کە ئێمە میلەتێکی داما و هەمیشە دەربەدەر بووین گرنگیمان بە پاراستنی ئەرشیف و دوکمنتکردن نەداوە بەتابەتی لەم سەردەم و قۆناغی ئێستاکە پێشکەوتنی تەکنۆلۆژیا ڕۆڵێکی گرنگی هەیە لە ساڵ 1970ەوە بە چەند قۆناغێکی جیاواز خەریکی کۆکردنەوەی کتێب و گۆڤار و ڕۆژنامە و بەڵگەنامە و دەستنووس و هەروەها تۆماری ڤیدیۆیی و هەروەها تۆماری دەنجی و هەروەها وێنە و جۆری جیاجای کتێب دیارە کتێبخانەکە لە چەند بەشێک پێک دێ بەشی ڕۆژنامەمان هەیە بەشی کتێبمان هەیە لە بەشی کتێبدا کتێبی کوردی و عەرەبی و فارسی و ئینگلیزی و ئەڵمانی و چەندین زمانێکی تێدایە دەستنووس و بەڵگەنامە و بەشی ڕۆژنامەمان هەیە ڕۆژنامەی کوردی و عەرەبی و بەتایبەتی ئەو ڕۆژنامانەی کە پەیوەندیان بە کورد و کوردستان و بە مێژووی ڕۆژنامەگەری کوردیەوە هەیە بەشی زۆری ئەوەی کە کەوت بێتە دەستمان ئێمە پۆلێنمان کردووە و لیستمان بۆ کردووە و هەروەها بەشێکی ئەوەی کە زۆر پێویست و گرنگە و خەڵک زۆر داوای دەکات بەتایبەتی توێژەران و خوێندکاران و ناوەندەکانی زانکۆ هەموو زانکۆکانی کوردستان دیارە ئێمە بەشێکی ئیحتیمامێکی تایبەتمان بەوە داوە کە خوێندکارانی زانکۆ بەتایبەتی ماستەر و دکتۆرا بەپێی توانە هەوڵدەین کە کتێب و سەرچاوە و کەرسە پێویستیان بۆ بخینە بەردەست کاری ئێمە ڕۆژانە بەڕاستی تۆمارکردن و پۆلێنکردن و جیاکردنەوە وەروە ڕێخستن و هەروەها ئەوەی کە پێویستە و گرنگە سکانی دەکەین بۆ ئەوەی کە داخلی سیستەم و بەرزداڵی بکرێت و بە ئاسانتر بتوانین سوودی لێوەربگرین هەم خۆمان و هەم ئەوانەی کە پێویستیانە ئەوی باپیرم بۆ باپیرم حاجی بوو زۆر متەبین بوو قورئانێکی زۆر دانستەیە تقریبا تەمەن 80 ساڵی دەبێت باشە دیارە دەربارەی کتێب پێش چاپ یا ئەوەی کە لە ئێمە وا ناسراوە دەستنووس یا مەخطوطە یا ئەوەی کە بەدەست نووسراوە پێش چاپ دیارە ئێمە کتێبهاکی زۆر لەو چەشنەمان هەیە کە دەستنووسن کتێبەکان جۆری کتێبەکان کتێبی ئەدەبی و کتێبی ئاینی دیوانی شاعیران ئێستا ئەمە دیوانێکی شاعیرانە زۆر کۆنا بەدەست نووسراوە زۆر تایبەت حتا وێنەشی تێدا ینی بەڕاستی من یەکەم جارە ببینم دیوانی شاعیران و کە زیاد لە 100 ساڵ پێش ئێستاە وێنەشی تێدایە کە شتێکی زۆر تایبەتە کتێبی ئاینی زۆرێک لە کتێبەکان کتێبی ئاینین ینی تەنانەت کتێبان لەلا ئێستاوە چەند لاپەڕەیەکە کتێبێکی ئاینیە کە ئەوەش دەستنووسە و قورئان چەند قورئانێکی کۆنمانلان کە زۆر تایبەتن ڕاستە هەندێکیان چاپ کراون و هەروەها هەندێکیان چاپ نەکراون ئەوانیش هەر دەستنووسن ئەوەش هەر دەستنووسە کە بەشی زۆری پەراوێزی لەسەر نووسراوە یا با بڵێن بەدەستی لەسەر نووسراوە مێژوەکەیان لە 200 ساڵەوە تێدا زیاتر بگرە زیاتریش بەرگی زۆریان نەهاسەیەکە یا چەرمە یا دواتر جارێکی جارێککە نۆژەن کراوەتەوە ئەوانە کە هەموو بەدەست نووسراون و شتیان لەسەرە شتەهایشی زۆر زانیاری زۆریان لەسەر نووسراوە و هەروەکوتم هەروە ئێمە هەر نەک تەنها کتێبی ئاینی ئیسلام یا با بڵێن ئاینەکانی کەشمان لایە ئەوەش کە یەکێکە لە ئینجیلەکان کە مێژوەکەی لە ساڵ 1914 چاپ کراوە زیاد لە 100 ساڵە تەمەنی زیاد لە سەدەیەکە و ئەو کتێبانە و چەندان کتێبی کەش ئەوە تەنها بۆ ئەو بەرنامەیە هەندێک لە کتێبانەمان هێناونە دەرێ ئەگەرنا کتێبی کەشمان زۆرە و بەدەر لەوەش هەندێک دەستنووسی نووسەرانمان لایە نووسەران کە هەیە بۆن 50 زیاد لە 50 ساڵە هەیە 6 ساڵە هەیە 70 ساڵە کە خۆشبەختانە کە سوکاریان یا بنەماڵەکانیان ئەوانیان خسۆتە بەدەستی ئێمەش بۆ مێژوو ئەوانەمان پاراستووە کە شتی زۆر تایبەتە ئەگەر سیرکەی بە عەرەبی بە فارسی بە تورکی بە هەرسێک زمانەکە بابەتەکان تۆمار کراون هەروەکوتم بابەتەکان ئاینی و ماتماتیک و هەروەها فەلەکی و هەروەها ئەدەبیاتن پەیوەندیەکی تۆڵمان هەیە لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکان بە تایبەتی زانکۆ هەموو زانکۆکانی کوردستان خوێندکارانی ماستەر و دکتۆرا یا ئەوانی کە توێژینەوە دەکەن لە بواری تەرقیە
یا با بڵێن هەر توێژینەوەیشی تر یا ئەوانەی کە کتێب و توێژینەوەیان هەیە پەیوەندیتون تۆڵمان هەیە و هەموو ناوی هەموو ئەوانەی کە بۆ ئەو بابەتانە داوای کەرەسە و سەرچاوە و بەڵگەنامە و دوکمنت دەکەن یا کتێب دەکەن هەموو ئەوانەمان پاراستووە ناویان شوێنیان و هەمووانەی کەوا هاوکاری کراون بەردەوامیشین لە هاوکاریکردن بەپێی توانا و گونجان ئێمە لەگەڵ ناوەندە ئەکادمیەکان پەیوەندیتون تۆڵمان هەیە بەتابەتی لەگەڵ خوێندکارانی ماستەر و دکتۆرە. دیارە وەکو ڕۆژنامە گۆڤار بەڕاستی گرنگێکی تایبەتم پێداوە لەبەرەوەی بەشێکە لە مێژووی کورد ئێمە بۆ هەر باس و بابەتێک پێویستمان بە ڕۆژنامە گۆڤارە کە پەنای بۆ بەرین وەکو کەرەسەیەکی خاو و سەرچاوەی ڕەسەنووی یەکەم بۆیە بەڕاستی ڕۆژنامە تایبەتمەندیەکی زۆر زۆر گرنگ و دیاریکراوی هەیە لە ئەرشیڤخانەکە بە زیاد لە 50,000 ڕۆژنامە و گۆڤارم پاراستووە کە بە ناونیشانی جیاجیا و بواری جیاجیا بۆ حیزبەکان ڕێکخراوەکان ناوەندەکان دەستگاکان وارووا شارەکان بۆ نوێستە شارەکەی خۆمان دەڤەری پشتدەر دەتوانم بڵێم لە سەڵانەوە پێنجی هەموو ڕۆژنامە گۆڤارانەی لە دوای ڕاپەڕینەوە دەرچووە لە پاراستومە بۆیە بەڕاستی ڕۆژنامە گرنگە و پێویستە پارێزگاری لێ بکرێ لەبەرەوەی سەرچاوی یەکەمە وەکو کەرەسە و وەکو کەرەسە بۆ باری توێژینەوە. کە ساڵ 1970 چاپ کراوە نزیکەی 50 ساڵ لەمە پێش سەیری ئەو چاپە و ئەو شێوازەی کە لە بەغدایە کراوە خۆڵی زانیاری کورد کردێتی و بە ئاسانی دیارە بە ژێری پێویستی و بە ژێری گوجا و بە ژێری ئەوەی کە هەیە